سوني ئەوە چییە؟ ها شەزار وەرە بیکە باوەش دەی بیکە باوەش دەی ها ئاسەری بۆ خوێنە دەی چاقەڵاتێ بۆ لە دەی پشتی بۆ بخورێنە بیکە باوەش چە ماسەیەکەنا ئەو کوڵە فڕێی گرتۆ بەدەستیەوە ئەدەی کووە هیوایەتی ئەوەی شتێ بەخێو کا شتێ بکاتە باوشی ئایاری پێ بکە عەزیێتیشی نایە بەخۆ ئەدەی بمەرە دەبمەرێ ئەوم بەرێ بمەرێ دەبمەرێ هیوایەتێتی لەو ساگە کردێتی باوشی ناماتەوە کردێتی باوشی دەبا دەستی گرێم نا لە تۆ نالەو دەدێ بمەرێ سۆنی بمەرێ جوانە